لە یەکەم یاری خولی پلەدووەکانی کوردستان یانەی سنوور لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی مەخموری کردو. مەخمور بە 2 گۆڵ بەرامبەر 1 گۆڵ توانی سەرکەوتن بەسەر یانەی سنوور تۆمار بکات. لە گێمی یەکەمی یاریەکە هەردوو یانە هێڕشیان دەکردە سەر گۆڵی یەکتر. لە خولەکی 39 یاریزانی یانەی مەخمور حسێن عەلی ئەحمەد گۆڵی یەکەمی یانەکەی تۆمار کرد. توانیمان ئەوڕۆ لەگەر یانەی سنوور دوو بە یەک ئەنجامەکە بە سەرکەوتنی یانەی مەخمور کۆتا بێت. زۆر سپاسی خودای گەورە دەکەم، زۆر سپاسی ئێوەش دەکەم خۆشەویست، زۆر سپاس ئینشاڵڵا زۆر یعنی ئەوڕۆ وەچی ڕۆژە کو یەک لە دایک بی ئێستا ئێمە ئەو هاینە بۆ یانەی وەرشی مەخمور لەبەرەوەی ئەمە بە ڕۆژەکی زۆر سەخت بردمانە سەری ئەوڕۆ. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکردو. هەردوو یانە هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا تا لە خولەکی 74 یانەی مەخمور توانی گۆڵی دووەمی تۆمار بکات و سەرکەوتن مسۆگەر بکەن. یانەی سنووریش لە خولەکەکانی کۆتایی توانیان گۆڵی یەکەمی یانەکەیان لەلایەن یاریزان عەلی مستەفا تۆمار بکەن. ئەم بۆ دەستپێکی یاری پلەدوەکانی خولی کوردستان بوو. ئێمە وەکو تیپی وەرزشی یانەی سنوور تووشەیەکەم شکست بووین لە ناو یاریگای خۆمان، بەڵام ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبووەکەینەوە. یاریەکە هەمووی لە بەرژەوەن دێمەوە، بەڵام ئەوە تۆپی پێیە بێ تەحەملی دۆڕان بکەیت. 2 بە 1 بۆ نەتایج بۆ یانەی مەخمور بە کۆتا هات. لەم وەرزەی خولی پلەدووەکانی کوردستان تیپی 38 یانە بەشدارن و بەسەر 6 گروپ و بەپێی ناوچەی جوگرافی شارەکان دابەشکراوە. یەکێتی تۆپی پێی کوردستان سیستەم و شێوازێکی نوێی بۆ بەڕێوەچوونی یاریەکانی ئەم وەرزەی خولەکە دیاری کردووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.